ما ئەمساڵ جیاواز لە ساڵانی داهاتوو ئێمە هەڵستاین بە دابینکردنی خەڵاتی ڕووناکی نوێ. ئەم خەڵاتە بۆ ئەو کەسانە بێت کە لە ماوەی ئەو ساڵایە کە دیاریمان کردبوو ئێمە پێشتر ڕکلامان بۆ کردو ئاگاداریمان کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان. ئەو کەسانە کە لە بواری مافەکانی ژنان ئیشیان کردووە ئەتوانن سیڤی خۆیان بنێرن بۆمان. خۆشبەختانە کۆمەڵە سیڤیمان بۆ هاو دوایی لیژنەیەکمان دروست کرد. لیژنەکە ئەم سێ کەسێ بۆ دیاری کردین کە توانیویانە لە ماوەی ئەو ساڵایە زۆرترین چالاکی کاریگەریان هەبێ. ئێمە وەکو ڕێکخراوی هەمیشە پاڵپشتی ئەو ژنانەکەین کە لە بوارەکانی ژنانە ئیشان کردووە. ئەمانەوێ خەڵکی زیاتر بیان ناسێ. پێمان وایە ڕنگ و دەنگی ژنان ئەتوانن زیاتر بگەیەنن و خۆشبەختانە ئەمڕۆ سێ خاتوون بوونە خاوەنی خەڵاتی ڕووناکی نوێ. ئەگەر بەراوردکاریە بکەین لە نێوان پارێزگای هەڵەبجە و دەوروبەری و ناوچەی شارەزۆر هەورەمان بەگشتی لەگەڵ شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان بەڕاستی توێنتیژەکان کەمترە. بەڵام ئەگەر بەراورد لە ناوخۆی خۆیدا بکەین بەراورد بە ساڵی ڕابردوو توێنتیژی لە پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بەڕاستی لە زیادبووندایە لە ڕووی ژمارەوە و ئەوەی کە پلەی یەکەمی گرتووە لێدان و هەڕەشە یەکێکە لەوانەی کە زۆرترین تاوان بەو شێوە ئەنجام داوە لە دژی ژنان و ئافرەتە. بۆ ساڵی ئەم ساڵ لە دەمانگی ڕابردووە تاوەکو سیویەکی دەی 2022 پارێزگای هەڵەبجە نزیکەی 59 سکاڵای جۆرە و جۆرمانەیە و بەگشتی لەسەر ئاستی شارە زۆر بەنکارێک لە قەزای پێنجێن و قەزای شارە زۆر قەزای سێ سادق و پارێزگای هەڵەبجە لە خۆی دەگرێ نزیکەی زیاتر لە 300 سکاڵا تۆمار کراوە بۆ ساڵی 2022 هاتە لە دەمانگی سەرەتای ساڵی 2022 نزیکەی 300 سکاڵا جۆراوجۆر تۆمار کراوە.